بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبركاته. سلام و بەرەکەتی خوداتان لێبێ ئازیزان و خۆشەویستان. خۆشحاڵین لاڵقەشتری بەرنامەی بە فەڕ بە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست گەشتنەوە. خوای گەورە لە فەڕ و بەرەکەتی خۆی بێبەشمان نەکا، غەرقی ڕەحمەتی خۆیمان کە ئینشاءالله تعالی. ئەزیزان، تا دوا ساتی بەرنامە بینەرمان من بۆی ئەو بابەتێک کە ئێمە دەمانوێت دەردەشەکەین ئێوەی خۆشەویست لەگەڵمانە سوودمەند بن. لاڵقەی ئەمجارەی بەرنامەی بە فەڕ دەمانوێت بڕۆینە خزمەتی بابەتێک کە زۆر پێویستە لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆ بۆ هەر تاکەشی کۆمەلگا. باسمان باسی ڕۆشنبیریە. ئاخۆ ڕۆشنبیری چییە؟ ئێمەی تاک وەکو مسلمان چۆن بتوانین ڕۆشنبیر بین؟ سەرچاوەکانی ڕۆشنبیری چین؟ چۆن وابەستە بین بۆی کە شێوەیەک بە شێوەیەک لە شێوەکان ئاوا خۆمان ڕۆشنبیر و ڕۆشنفکرکەین بۆی لە کۆمەلگادا کەسێکی سوودمەند و کەلکمەند بین. ئەو پرسیارە و چەندی پرسیاردر لە خزمەتی زۆر بەڕێز دکتۆر فازڵ عەبدولوهاب لە خزمەتی دەبین. مامۆستا سەلامی خوای گەورە لەسەر بێ و زۆر بەخێر بێ. عەلەیکوم سەلام ورحمەة الله. خوای گەورە سەلامەتتان کە یا ڕەبی برای بەڕێز. ئێمەش بە خێراتنی جەنابتان دەکەم و بە خێراتنی و بەڕێزانەی دوای کامیرە دەکەم و بە خێراتنی کەناڵە خۆشەویستەکەتان دەکەم. زۆر خۆشحاڵم لە خزمەتتاندا. مامۆستا جان، پرسیاری ئەوە دەکەم ئاخۆ گرنگی ڕۆشنبیری چییە؟ طبعاً کاکە جەوهەرجان، لە پاش ساڵانی نۆهات ئەحداسەکان زۆر بە سەریعی بە سەر جیهان و منطقی شەرقی ئەوسەد بە تایبەتی و عێراق و سووریا و ئەو وڵاتانی کە لە حەوزی کەنداون بە تایبەتی تر ڕوویدا. ئەو ئەحداسانی کە یەک لە دوای یەک زۆر بە سەریعی هاتن، بەڕاستی پێویستی بەوەی دەکرد کە زۆر بە هوردی بابای مسلمان فکریان لێ بکاتەوە و لێکۆڵینەوەیان دەربارە بکە ئەو ئەحداسانە لە چێ هاتن، چۆن هاتن، چێ مسەببیان بوو، چۆن ڕوویاندا و چێ لە پشت پەردەکان ئەو ئەحداسانەی دروست کرد و ئاراستەی ئەحداسەکان بەرەو چێ دەچێت و چۆن بتوانین بیخوێنینەوە و تێی بگەین لەو ئەحداسانە و هەروەها چۆن تەعاملیان لەگەڵ بکەین و دەرهاوێشتەی ئەو ئەحداسانە چین. طبعاً ئینسانی مسلمان دەبێ بای ئەوەندە سەقافەتەی هەبێ کە بتوانێت ئەحداسەکان بخوێنتەوە، دیوی ئەحداسەکان ببینێ تاوەکو نەبێتە زەحیەی یاخود ببێتە بەشێک لەو فرت و فێڵەی کە لە مسلمانان دەکرێت بە ناوی سیاسەتی میکافیلی و نەبین بە زەحیەی ئەم سیاسەتە. طبعاً ئەحداسەکان وەک باسمان کرد زۆر بە خێرایی دەڕوا، دنیاش گۆڕایە، یعنی ئەو دنیای پێشان نمایە ئێستاکە. دنیا بە چەند معلوماتێکی بەسیط یاخود بە چەند زانیاریەکی کەم ناتوانێت ئەتو ڕووداوەکان لێک بکەوە یاخود دیوی ئەو دی ڕووداوەکان بینی. لۆ ئەوەی ئەتو لە ڕووداوەکان شارەزابی، لۆ ئەوەی خینەوەت ڕازبی بەرامبەر ڕووداوەکان، طبعاً پێویست بە شارەزایی و پێویست بە ڕۆشنبیریەکی باش دەکا. دەبی ئەتو ئەحداسەکان لێک گرێدەی. ئەحداسێک لێرە دەبی، یەک لە ئێرانە، یەک لە سووریایە، یەک لە ئەمریکایە، ئەوانە هەمووی ڕەبتی پێکەوە هەیە. بابای مسلمان دەبی با ئەوەندەی سەقافەتی هەبی کە بتوانێت ئەم ئەحداسانە لێک گرێدا و لە ئاخیری دیوی گەورەکەی وێنەکە بە گەورەی ببینی، نەک سوچێکی وێنەکە ببینی. طبعاً غەرب لەو بابەتە زۆر لە پێشەمەیە، غەرب زۆر لە پێشەمەیە. طبعاً ئێمە دوو جۆر سەقافەتمان هەیە. ئێمە زیاتر لە ناو واقع و لە ناو حەدەس و ڕووداوەکاندا هەین، نەک غەرب. بەڵێ بۆ ئێمە ئەولاتر نین کە زیاتر ڕۆشنبیریمان هەبێ لەوان. حتمەن بەڵانێکینە کێشەکە لەوەیە لەبەر نزمی ئاستی سەقافەی ئومەتی ئیسلامی بەعام کە باز دەکەم و شەرقی ئەوسەتیش بە شکلەشی خاص و دەوڵەتە عەرەبیەکانیش بە خاستر زیاتر وەی کردیە کە ئەمە ببین ئەوروپا غەرب سیاسەتەکان ڕام بکە و ئیشەکانی خۆی لەسەر ئێمە بکە و ئەمە ببینە بەشێک لەو لوعبەیە کە ئەوان دەیکەن و لە کۆتاییشدا ئەمە زەرەرمەند دەبین. لە کۆتاییدا ئەمە دەبینە بەشێک لە لوعبەکەی ئەوان هەر بەردەوامیشین لەو زەرەرە، بەردەوامیش دەبین لەسەر ئەو زەرەرە هەتاوەکو ئەو کاتێک کە ئەمە دەگەین ئەو ئاسە سەقافەیە کە بتوانین ڕۆشنبیری معریفیمان ئەوەندە بەسەرماندا بەسەر دەور و پشتی خۆماندا زاڵ بین، بتوانین ئەمە ڕووداوەکانشی بکەینەوە و بزانین دەرهاوێشتەی ئەو ڕووداوانێتەوە لە جێرەی ڕووداوەکان ئێمە تەعامل بکەین. بەس ئەو ڕووداوانەی کە جیهانیان ڕوودەدان ئێمە شارەزایمان لە هەبێ دەبینە معریفە یان کەسێکی ڕۆشنبیر
یان ئەوەتە ئەوانەی کە پێویستە مثلەن لە کۆمەلگادا وارد دەبن زۆر حەدەس و ڕوودا و هەن ئێمە شارەزایان بین. ئەو ڕۆ مامۆستا جەوهەر دنیا بوویتە گوندەشی گچکە، یعنی دنیا هەمووی بوویتە گوندەشی گچکە، هەموو ئەحداسەکان ڕەبتە لەگەڵ یەک. لە ئەمریکا حەدەسەک ڕوو دەداتن، لێرە وەزعی اقتصادی تێکەتی، یعنی ئەوە نمایە هەموو جیهان وەک دەستبێح لەگەڵ یەک گرێدراوە، ئەحداسی جیهان هەمووی حکم لە سەیەکتر دەکاتن. بۆیە ئەوروپا غەرب بە شکلێکی عام تەمەشاکە چەندین ساڵە دەرچیان بەو مۆزوعە کردیە و مؤسساتی زۆر گەورەیان دروست کردیە تەنها لۆ تەحلیل و شیکردنەوەی ئەخبارەکان بەسیترین شت لەسەریان عەبر نابی و خوتەی چەندین ساڵانەیە هەیە، 50 ساڵ 100 ساڵ خوتەیان هەیە. هەر حەدەسێکی بەسیط لە شەرقی ئەوسەد ڕوو دەداتن ئەوان دێن تەحلیلی دەکەن، چەندین خۆبەڕایان هەیە، چەندین شارەزایان هەیە، چەندین خەڵکی تێگەیشتیان هەیە، دێن ئەوانە ئەحداسەکان شرۆڤە دەکەن و هەمووشی چی دەکەنەوە دەرهاوێشتەی ئەحداسەکان مسبباتی ئەحداسەکان و چۆن ئیسیفادە لەو حەدەسە بکەن ئاوا دەکەن. ئاخری تعبیر لە ڕۆشنبیری ئەوان دەکە کەوان ئامانزدارن لە بوارەکان. حتمما ڕۆشنبیری ئەو قسەیە ئەگەر ناخۆشیش بی ئێستا بەڕاستی وڵاتانی ئیسلامی لە ئاستێکی زۆر خراپی ڕۆشنبیریدان و ئەوروپا زۆر لەمە لە پێشترە لەو بابەتەی، بەڵام لەلایەنی عیبادات ئەگەر بین لەلایەنی ئەخلاقیات بەڕاستی ئەمە زۆر لە پێش ئەوروپاین. بەڵانەچینێ دێنەوە سەر باسەکەی خۆمان کە بابەتی ڕۆشنبیری بەڕاستی بەبێ هیچ پەردە و پەناک زۆر لە پاشین. بەس ئەوەی کە باست کرد بۆ مامۆستا، ئەو لایەنی عیبادات و ئەخلاقیات کە ئێمەمان وەکو مسلمان هەیتمان نابێ واشمان لێ بکەوینە کەسێکی ڕۆشنبیر، تەنها عیبادەتێک بۆ قیام من نەکەین دنیاشمان ڕۆشنکەینەوە. حتمما هەموو ئاینەکانی ئاسمانی کە هاتوون بۆ ڕۆشنبیرکردنی خەڵک هات. لەبەرەوەی قورئان باسی دنیا دەکا، باسی قیامەت ناکە. حتمما ئەمە ئینشاءالله باس لە خزمەت جەنابەت باس لەوە دەکەین کە ئێمە قورئان وەک چاوگێکی زۆر مهمی سەقافەتە بۆ ئێمە مسلمان، بەڵام بەداخەوە ئێمە سوودمان لێوە. بەڵێ زامن دەمێ پرسیارەوە کە مامۆستا ئێمە وەکو مسلمان چەندە سەرچاوەمان هەن بۆی کە ئێمە ئیسیفادان لێ بکەین. بۆ نمونە کە بەڕێستان باس ناکرد یەک لەوانە قورئانی پیرۆزە، ئاخۆ قورئان چۆن باسی ئەوە کرد ئێمە تێیدا ڕۆشنبیر بین؟ طبعا لە هەموو جیهان کەس بەقەدەر عالەمی ئیسلامی دەوڵەمەند نییە لە سەروەی سەقافی، چونکە ئەو سەروەتە سەقافی لەبەردەستی ئێمەدایە لەبەردەستی کەس نییە. و ئەوە شاهدیش تاریخی شاهدە کە مەثەن ئەگەمە 100 ساڵێک فقط 100 ساڵێک بچینە پاش، وڵاتانی ئیسلامی لە ئاستێک دەژیان کە پێیان دەگوترا لە عەسرێک دەژیان، لە چاخێک دەژیان کە پێی دەگوترا عەسری دەهەبی. هەرچی علم و هەرچی زانست و هەرچی طب و هەرچی معریفەت و هەرچی ماتماتیک و هەرچی علمی کەلام و هەرچی علمی حرەکە و هەرچی ڕیاض، هەرچی فکری لێ دەکەیەوە هەمووی لە وڵاتانی ئیسلامی لەو پەڕی. ئەو کاتێک کە قورئان حکمی کردووە، ئەو کاتێک کە مسلمانان هۆشیار فەرمانڕەوا بوون، مسلمانان هۆشیار بوون و ئەمە فەرمانڕەوای شتێکی ترە باسی دەکەین. بەڵام ئەو کاتێک کە مسلمانان هۆشیار بوون، مسلمانان مقەیەد بوون بە قورئان، مسلمانان ڕۆشنبیر بوون بە قورئان، ئەو کات مسلمانان لە عەسرێکی ذەهەبی دەژیان لە بەرامبەریشدا ئەوروپا لە عوسوورێک دەژی ئێستاش بە عوسووری مظلم، یعنی ئەو ساتە تاریکەکانی ئەوروپا کە دەرەبەگایەتی و یەکتر کوشتن و یەکتر ڕەشکردنەوە و یەکتر خلاصکردن بوو، یەکتریان دەخوارد. بەڵام کاتێک کە مسلمانان ئەو دەستیان لەو قورئان بەردە، مسلمانان وازیان لە قورئان هێنا و ئەو علمەی لە قورئانە، ئەو سەقافەتەی لە قورئانە هەڵیان نەهێنجە، ئیتر ئەوروپا ئیسفادەی لەو علمی مسلمانان کرد و لایەزالیش هەموو ئەوروپا ئەو علمی کە لە ئەوروپایە ١٩٠ لە وڵاتانی ئیسلامی گواستراوە وێندەرێ. بینە سەر قورئان، ئایا قورئان چی تێدایە لە سەقافەت؟ طبعا قورئان چونکە کتابی خوایە، چونکە هەمووی حەق و هیچ باتڵێکی تێدا نییە. قورئان یەکەم شتی سەقافی کە بۆ ئینسان ڕوو دەکاتەوە لە حەزرەتی ئادەم، لە خەڵقی ئادەمڕە هەتا دوایین بەشەر هەموو لۆ باس دەکات. طبعا ئەو سەقافەتێکی زۆر گرنگی تاریخیە. ئەو جارە لە پاش حەزرەتی ئادەم، لە پاش کۆتایی هاتنی جیهانی ماوەڕا ئەلمادەت بۆ باس دەکات، جیهانی ڕوحت بۆ باس دەکات بە شێوەیە کە ئەتوو تێکەڵ دنیا و قیامەت دوو شتی ئاوێتە یەکترن، هیچ کێشەت نییە ئەتونە لە دنیا و نە لە قیامەت دەتوانی هەردووکیان بەدەست بێنی. ئەو جارە لە قورئاندا لە بابەتی سەقافەی کۆمەڵایەتی 1500 ئاەت زیاتر لە قورئان، عەفوەن 500 ئاەت لە قورئان بەس باسی ئەحواڵی شەخسی دەکات، قانونی ئەحواڵی شەخسی کە سەقافەتێکی قانونیە. ئەو جارە بدەیە سەر سەقافەی فکری 2300 ئاەت لە قورئانی پیرۆز تەنها باز لە سەقافەتی فکری دەکات.
أفلا تتفكرون أفلا تعقلون أفلا تذكرون أو هموي هاندانا لو أو إما آستي روشنبيري خوما للايني فكرية وزياد كانوا إجبا أو آستب كان دين وسر ثقافة علمي لقرآن بيروز زياتر ل 811 آيات هان من ددا لبو أو كإما للايني روشنبيري علمي روشنبيري زانستي يعني باز لو دكا كتشون إما أقطار السماوات ببرين شون إما بكشكشاني آسمان ببرين فانفذوا لا تنفذون إلا بسلطان كواتا قرآن بدر لوها مشتيك باسش ماكر أوها مجورة ثقافتي كلا قرآن دا هاتوا قرآن جوابي سي جوابي فلسفي زور معقولي لو بنماي مروف بون يعني سي جوابي زور معقولي بو سي سؤالي بنماي مروف بون حتى لبداية خليقة حتى آخري أو هرجي نقاشا لنا وغير مسلمان لشيو هاتين بوتي هاتوين برو شدتي قرآن هرسي سؤالي زور بفلسفي جواب دايتو زور بقناعته إيشكيك وتايبه هنا بلام أو سي سؤال لغير ثقافة إسلامي لغير قرآن أو هي جواب شيني وجواب كان شيء مقنعني بله ما مساقر بيت وردي كينو وزجات بون منك قرآن باسي أو دكا روشنبيري تاج مثلا بون من ما باسي تعاملي كوملقا هاموشو سردان تداخلي جاني يكتر كردن يعني أبو شيء وزجات القرآن تداول بوتو باس كردوي طبعا ما وق بداية باس ما كرت دولة من ترين كسين لمصادر ثقافة خاصة ثقافتي كوملاياتي اجتماعي لو تشوك إما تزقل القرآن مصدر دومان هي بو ثقافة كأيشان حديث صحيح كان في غنبري خوايا صلى الله عليه وسلم طبعا أيشان مصدر شي زور دولة من دو قوريه بو مسلمانان بو أو مثلا ثقافة اجتماعي شو نجي سردان كردين نخوش پیغمبری خدا صلی الله علیه و سلم اصول کدو باز دکاتن ثقافه خزان پیغمبری خدا صلی الله علیه و سلم باز ککابره او لقمه لدوی خزانه کدنیت شونه پیغمبری خدا صلی الله علیه و سلم باسی تعاملی باب لقى اولاد لقى الباب حقوق ثقافتي حرب وسلم پیغمبری خدا فرمان دکا لشردات چون بین لاشتیات چون بین چون آشتی بکن چون شر بکن لقال چی آشتی بخواز بین لقال چی شر بکن پیغمبری خدا صلی الله علیه و سلم باس لثقافتي معاملات شون يتي كرين وفروشتن وآداب بازار وآداب كرين آداب فروشتن يتر دبلوماسيات پیغمبری خدا صلی الله علیه و سلم ثقافة الدبلوماسيات من بوشي طل دكاتو يعني سياسة راسني اواني كذا والله اسلام سياسي اسلامي سياسي ياخذ اسلام دبيله سياسه بدور بي دين دبيله دوله داري بدور بي اوانا هم يدروا كو بختانش قوريه عالمي اسلامي كراوتاكم مسلمان او وعي نبيتن ببروجيت سر جيان نامي پیغمبري خدا صلى الله عليه وسلم بزاني شلون سياسي بو پیغمبري خدا صلى الله عليه وسلم شلون سياستي كردو او سياستي استادكري مطابقه لقال او سياستي پیغمبري خدا صلى الله عليه وسلم علاقات دولي اداري دولات معاملات بازار يعني حيت كنو كل بريق نما كبيغمبري خدا صلى الله عليه وسلم ياخذ حديث كان پیغمبري خدا ياخذ لقراني بيروز لو ملاني ثقافي لاني روشنبيري زانستی لۆ ماڕوون نەکەنەوە. ئێمە چۆن بتوانین وابەستە بین بۆی کە شوێن پێ هەڵگری فەرمودەکانی پێغەمبەری صلی الله علیه و سلم تا کەسێکی ڕۆشنبیرمان لێ دەرچێت مامۆستا. طبعا ئەوە زۆر ئەو سوالەی جەناب زۆر شت بەخۆ هەڵدەگری حەزم لێ ئەو سوالەی هەڵگرین بۆ ئاخیری بەرنامەکە تاوەکو لێوێن دەرێ لەوەی جواب بدەمەوە چۆن بتوانین ئێمە بین بە ڕۆشن. بەڵێ دەی باشە مامۆستا لە دوو قورئان و فەرمودا ئێمەش وەکو مسلمان کەلتوریشی هەیە. دەتوانین بێتە سەرچاوێک بۆ ئێمە کە بتوانین فکری ڕۆشنبیری لێ وەربگرین. حتما کەلتوری ئیسلامی دەوڵەمەندترین کەلتورە لەلایەنی ڕۆشنبیری ولا يزال ئێستاش کەلتوری ئیسلامی لە وڵاتان شانازی ڕۆشنبیری پێ دەکرێت مثلا لە وڵاتێکی وەکو ئیسپانیا کە ئەندەلوسی پێشان بوو ئەو وڵاتێک کە 800 ساڵ تێدا مسلمانان تێدا حاکم بوون ئێستاش کەلتوری ئیسلامی لەوێ سەقافەتە بەڵانشینە شارەزابوونی ئێمە وەک مسلمان لە کەلتوری خۆمان دووری مسلمانان لە کەلتوری خۆمان معجەببوونی مسلمانان بە غەیری کەلتوری خۆیان توانەوەی مسلمانان لە ناو کەلتوری غەیری خۆیان وەی کرد کە ئێمە کەلتور وەک مەصدەرێک لە مەصادری ثەقافەت و تێگەیشتن و پێشکەوتن نەزانێ. تاچی مسلمان لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆدا ئاستەکەی لە چ ئاستێکدا لە ڕۆشنبیری جاهسە ڕۆشنبیرانەی بەڕەسەن کە باستان کرد. طبعا لو جوابي أو سؤالي جنابت دبي بقرينا وسر بعض
جزوری تاریخی مثلا بگەڕێنەوە بۆ 100 ساڵێک پێش ئێستا کاتێک کە ئەمە زیاتر حەزم لێ تەرکیز کەمە سەر میلەتەکەی خۆمان کە میلەتی کوردە ئەو میلەتە ئێمە نزیکەی 100 ساڵیشە نەبووتە خاوەنی کیانێک نەبووتە خاوەنی دەوڵەتێک نەبووتە خاوەنی چەترێک طبعا لۆ معلوماتی بەڕێستان کاکە جەوهەرجان سەقافەت بە دەوڵەت دروست دەکرێت سەقافەتی هەر میلەتێک بە دەوڵەتداری دروست دەکرێت سەقافەت بەبێ دەوڵەتداری دروست نابی هەر دەوڵەتێک دەبێت دەوڵەت قانون دابنێ بۆی کە سەقافەت دیاری بکە نەخێر دەوڵەت دەبێت سەرپەرشتیاری خەمخۆری سەقافەتی میلەت بی دەوڵەت دەبی سەقافەت بەرەو پێ بدا دەوڵەت دەبی ئەتو دەوڵەتێک بکە لە ژێر دەستی داگیرکەر داگیرکرد چۆن دێڵی سەقافەتی تو بە دیار بکەویت چۆن دێڵی ئەسڵان ئەتو مسەقف بی سەرچاوەکانیشت هەموو سەرچاوەکانت لێ مشەوە دەکە وەک ئەوەی ئێستا تێدای وەک ئەوەی ئێستا کە تێدای ینی سەرچاوەکانت لێ حەجب دەکا سەرچاوەکانت لێ مشەوە دەکا و سەرچاوەکانت لە بەرچاو ناشرین دەکا و ئەسڵەن لێ ناگەڕێ پێی بە سەرچاوە سەقافیەکانی خۆت بە سەرچاوی ڕۆشنبیرەکانی خۆت بێ لێ ئەو وەزعە کە ئەو میلەتێمە 100 ساڵە هەر لە ژێر چەپەڵۆک و لە ژێر داگیرکاری و لە ژێر وەزعێکی ناهەموار بووە ئاسەواری زۆر ناشرین و زۆر خراپی لەسەر ئەو میلەتێمە بەجێ هێشتیە مثلەن لە زیاتریش ئەو ئاسەوارە لە بواری سیاسی دەبیندرێت کاتێک کە مثلەن دەبینی منافەسەی حزبی بڵین لە بینی ئەحزاب لە هەموو دنیا شتێکی زۆر تەبیعیە ئەحزاب منافەسەی یەکتر دەکەن و لە کۆتاییدا نەتیجەی ئەو منافەسەی بینی ئەو حیزبانە خەڵکی عەوام خەڵکی وڵات مستەفیدە کامەی زیاتر خزمەت بکە کامەی زیاتر لەو منافەسەیە خۆ ڕەپێشکاتن ئەو زیاتر خزمەت بە خەڵکی خۆی دەگەین بەڵام لە لای من نەخێر بەڵکو بگرە پێچەوانەشە منافەسە زیاتر بۆتە بابەتی ئەوەی کە ئەو وڵاتە پەرتەوازە بی ئەو وڵاتە تەقسیمی دوو هەرێم و سێ هەرێم و زون و ئەو زونە ئەو منافەسەکە شەریفانە نیە بۆیە نەخێر منافەسەکە ڕۆشنبیرانە نییە چونکە ئێمە ڕۆشنبیری سیاسی نین لەلایەنی سیاسی و ڕۆشنبیر نین سیاست لە لای ئێمە بەس بۆتە ئەداتێک بۆ شکاندنی مقابلمان بۆ سوکردنی مقابلمان بۆ تەعنەدان لە مقابلمان ئیتر ئەو جۆرە منافەسە وای کرد ئاخیری ینی ئەو جۆرە تێنەگەیشتنەمان لە بواری ڕۆشنبیری سیاسی ئەوە بوو کەمە ئاسەواری زۆر زۆر خراپی هاوێشتە نێوانمان و شەڕی ناوەخۆ هەر نەتیجەی ئەو نەبوون ڕۆشنبیری سیاسی بوو کاکە جێکی وەچ کەپچی حەمەداغای بە هەزاران گەنج خوێنی لەسەر ڕژە ئەخر ئەوە چ جۆرە سەقافەتێکی تێدا بوو چ جۆرە تێگەیشتنیەکی تێدا بوو لە چ معجەمەکی سیاسی عالەمی جێی دەکەیەوە تو باشە غەرب لە مستەوایکی ئاوا بەرزدایە کەچی 4 ساڵ زاڵێک باسی سیاست کرد لە 4 سار بوون منە جارێکی دی ڕیاسە دەگۆڕێ پەرلەمان دەستکاری دەکرێت بوون من ئەنجومەنی وەزیران هەرچێک لەوانە کە دەسەڵاتە باشە کەچی ئەوانش ئاسەش ئەوە بەرزیشان هەیە و ئامادەشن تەسلیمی بکەن ئێمە هیچ چشمان نیە بۆ دەبێ ئاوا بەداخەوە 27 ساڵە لە وڵاتێمە ئینتیخابات دەکرێت بەڵام ساڵ بە ساڵ ئینتیخاب لە دوو ئینتیخاب برینەکان قوڵتر دەبن ساڵ بە ساڵ ئینتیخاب لە دوو ئینتیخاب ئەندام پەرلەمانەکان بەداخەوە ئاستیان خراپتر دەبێت یعنی وەی لێ هاتیە کابرا ڕئیس عەشیرەتەکە دەبتە ئەندام پەرلەمان گۆرانی بێژە دەبتە ئەندام پەرلەمان بەند بێژە دەبتە ئەندام پەرلەمان لەگەڵ ڕێزم بەڵام نەشینێ ئایا پەرلەمان شوێنی ئەو بەڕێزانەیە ئەوە علامەتی دابەزین و داتەپینی ئاستی سەقافی خەڵکە کە دەنگ دەدا بەچێ کە دەیەوێت چێ نوێنەراتی بکە لە دەستگای لە سکتەرێکی تەشریعی گەورەی وەک پەرلەمان خەڵکەکە ئەو ئاستەی نییە مامۆستا بەڵام حیزبەکان بۆ دەبێ ئەوان ئاوا بکەن کە کەسێک دانێن شایی ئەو مەکانە بکە ئەدای کاری خۆی تیا بکە طبعا ئەوەش کێشەیەکی ترە یعنی ئەدای تۆ تەماشا دەکەی لەبەر نەبوونی ڕۆشنبیری سیاسی لە لای ئەندامی حیزبەکانیش بەعام بە ئیسلامیت و غەیرە ئیسلامیشتەوە دەبینی کابرا ئەندامی حیزبەکە ئەو حیزبە مەسرەفی لێ دەکا خۆی پێوەماندی دەکا بارێزی دەکا لە پێش خەڵک دیعایەی لۆ دەکا باسی مەناقیب و هەزار و یەک شتی ناحەقی پێوە دەکا بەس هەتا تیلتیلە و پیلپلەی پێوە دەکات جوانی کە خەڵک دەنجی بداتێ کاتێک کە ئەو بەڕێزە دەنجی متمانەی ئەو حیزبەی بەدەستینا و متمانەی خەڵکی بەدەستینە بە واستەی ئەو حیزبەی دەبینی جا بۆ مەناسیبی سیادی چی وزارەت بی چی پەرلەمان بی کاتێک دەبینی کە
دەبتە شتێک ئەو کابرایە لە بەسیتترین اختلافی لەگەڵ حیزبەکەی خۆی لە حیزبەکە خۆی هەڵدەگەڕێتەوە ئەو جار ئەو هەموو مەدح و پێدا هەڵگۆتنەی قەدیمی ئەو بەڕێزە لەگەڵ حیزبەکەی دەبتە شێوەیەکی بالعکس 180 دەرەجە دەگۆڕێت دەبتە زەم و زەمکاری و قسە بە یەکتر گەوت و لە یەکتر خوێندن بۆ ئاوا لێ دێ طبعا ئەو نەبوونی ئەوەی کە لۆ جەنابەت باز دەکەم نەبوونی هۆشیاریە نەبوونی سەقافەتی سیاسیە یعنی ئەو شتە لە هیچ جێیەکی دنیای نییە لە ناو هیچ بڕۆ تەماشای ئەوروپاکە تەماشای ئەمریکاکە سیاسیەکان کاتێک کە بە مەنسەب دەگەنە ئێستا تەماشای ترامپیکە ئەو دوو ڕۆژەی چەندان ئیشی زۆر خراپی کرد لە مەسەرەن لە کۆنگرێس و لە ئەو بەزمارە حیزبەکەی خۆی حاشا و تەبەڕای لێ نەکرد بەڵکو دیفاعیشی لێ دەکرد ئەویش حاشا و تەبەڕای کە دەشزانی هەڵەیە بەڵێ لە ئازار مستعیدە دیفاعیشی لێ بکە بەڵام لەکنەمە وان نیە یعنی چونکە ئێمە هۆشیاری سیاسیمان نەگەیشتەوە ئەو ئاستێک کە ئەمە بتوانین سیاست بە هۆشمەندانە و وەشیارانە بکەین طبعا خاڵێکی کە حەز دەکەم تەرکیزی لەسەر بکەم لە مەسەلەی خراپی ئاستی تاچی مسلمانی کورد مەسەلەی سوۆشیال میدیا و مەسەلەی فەیسبووک طبعا فەیسبووک منبەرێکی زۆر مهمە سوۆشیال میدیا بەعام منبەرێکی زۆر مهمە لۆ تاکەکان لە هەموو جیهان خەڵک بە سوۆشیال میدیا شۆڕشی کرد خەڵک بە سوۆشیال میدیا وڵاتی ئازاد کرد خەڵک چەندین دەسەڵاتداری ڕووخاند بە سوۆشیال میدیا شۆڕش دەستی پێکرد بە سوۆشیال میدیا انقلابی عسکەری فەرمو ئەو تورکیا لە تەنیشتمان انقلابی عسکەری هەڵوەشێنرایەوە بە سوۆشیال میدیا یعنی سوۆشیال میدیا بەڕاستی منبەرێکی زۆر فەرەوانە و زۆر ئازادە و زۆر شتێکی مهم و کاریگەریشە زۆر کاریگەرە سکتەرەکانی سیاسە سکتەرەکانی قووەت دەگۆڕی لە جیهان بەڵام بەداخەوە تەمەشاکە سوۆشیال میدیا لە وڵاتی ملۆچ بەکاردێ تەمەشاک تەنها جنێودان تەنها تەشەنە لێکردانە و تەشەنە لێکدان تەنها بوختان بە یەککردن تەنها ناشرینکردنی یەکتر یعنی ئەتوو بەس شتێک بڵاو دەکەیەوە یعنی شتێک تعبیر لە ڕەئی خۆتا یعنی ئەتوو بەس تەمەشای کۆمنتەکان کە هەر ینی سەیرت پێدە یا ڕەب العالەمین ئەو خەڵکە دەبێت لە چه ئاستەک بی تەمەشای ئەوە بکە خەڵکی من هەر دوێنێکە بەڕێزێک لە خزمەتی دانیشتبووم باسی شتێکی کرد زۆر پێم سەیر بوو گوتی دوو لایڤم کردبووە تەمەشای ئاستی خەڵکی مەکە لە سوۆشیال میدیا گوتی دوو لایڤم کردبووە لایڤێکیان یەک لە مامۆستایانی ئاینی ئەو شارە مامۆستا دیارەکانی ئەم شارە و تاری دەدە بەرنامەیەکی ڕاستەخۆی کردبووە لایڤەکیش بەڕێزێک بوو کە نەخۆشی دەرونی هەیە نەخۆشیشی دەرونی هەیە ئەو کابرایە خۆر ڕوو دەکاتەوە لە لایڤ شمەکی فڕەدەدا ئیتر دوور لە ڕووی جەنابتان و بینەرانی خۆشەویست تف دەکا قسەی ناشرین دەکا جنێو دەدا بەتەسەوڕی تو یعنی چەند خەڵک متابعی ئەو بەڕێزەی بکە و چەند خەڵک متابعی ئەو نەخۆشەی بکە طبعا گوتی 19 کەس تەمەشای مامۆستای بەڕێزەکەی دەکات 19 کەس تەمەشای متابعی لایڤەکەی مامۆستای دەکرد 1300 و قسوور کەسیش متابعی لایڤەکەی ئەو کابرایە نەخۆشەی دەکرد کە نەخۆشی دەرونی هەیە و جنێو دەدا و تف دەکات یعنی خەڵک بە کۆمێ دۆ دەنووسی فلان بە قوربانە دەم تفەکم لێ بکە یعنی ئەوە یعنی کە ئەو شتانە دەبینی سوۆشیال میدیا و ئەو شتانە بەکاردێ لە کنەما ئەوجە دەزانی ئەمە لە چه ئاستێکی وێرانی لەلایەنی ڕۆشنبیریەوە ئەکاونت و پەیجی سێبەر زۆر دروستەکرێ مامۆستا باسی سوۆشیال میدیات کرد تەنها لۆ حاشا ملچکاندنی یەکتری ئەوەش هۆکارنە لە بۆی کە نیشانی ئەوە دەدا کە لە ئاستێکی زۆر نزمی ڕۆشنبیری دانێمە طبعا ئەمە وەک باس لە دابەزینی ئاستی خەڵکی خۆمان دەکەین لە لایەنی ڕۆشنبیریەوە وەک دەڵێ حەدیث وەلا حەرەج ئەتوو ئەگەبەی باز لەوە بکەیت دەبی بەدەیان بەرنامە لەسەر ئەوەی بڕۆین کە ئەو خەڵکە لەوە دەکا یعنی منافەسە لە هەموو شوێنێک هەیە وەک باسم کرد ئەحزاب لە هەموو شوێنێک منافەسە یەکتر دەکەن یاخود شخصیات یاخود قول بۆ تۆ مامۆستا شۆڕ بۆ تۆ ناو خێزانی شەبوون حتما مثلا خوا پێمان دەفەرمێ لا تەسەلوا عن ئەشیاء تبدە لەکم هان تەسوم تا کۆتایی ئاەتەکان یان بۆ نمونە تەداخلی ژیان یەکتر دەکەین خەڵکە وای لێتە بۆ خەڵکی بژی بۆ خۆی نەژی کە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم من حسن الإسلام مرئي ترك ما لا يعني مثلا کەواتە هەر گەڕاینەوە سەر ئەسلی بابەتەکەمان کە ئەگەر ئێمە تۆزێک لە ژیانی ڕۆشنبیری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێربین قەت ئاوادانە دەبەزینە ئەو جۆرە ئاستانە مامۆستا دەمێ ئەوە پرسم بۆ منە هۆکار ئەو هۆکاران چین کە بوونە هۆی لاوازبوونی ئەو ئاستی ڕۆشنبیری کە ئەمڕۆ ئێمە تێکەوتوین
طبعا هەر دەگەڕێمەوە دووبارە دەڵێم ئەوەی کە ڕۆشنبیری دروست دەکات چەتری دەوڵەتە. کاتێک کە مسلمانان چەتری خەلافەتیان لەسەر بوو، مسلمانان لەو پەڕی هێز بوون، لە عسووری دەهەبی بوون، لەو پەڕی زانست و زانیاری و پێشکەوتن بوون. بەڵام بەنەمانی چەتری خەلافەت مسلمانان ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ بەرەو پاشچوون لە هەموو بوارەکانی ژیان، جا لە کوشت و کاڵ، لە تیجارەت، لە تەعامل، لە دینداری و یەک لەو بڵین بوارانەی کە زۆر زەرەری پێکەوت لە پاژنەمانی خەلافەت بواری ڕۆشنبیری مسلمانان بوو. ئەویش بەهۆی ئەوەی کە مسلمانان ئەو چەتری کە لەسەر سەریان بوو کە خەلافەت بوو نەما، زۆر زەرەرێکی گەورەمان پێکرد. طبعاً هۆکارەکانیش گەلێک زۆرن، هەندێکیان باز دەکەن ئینشاءالله. وەک گوتما هۆکاری یەکەم نەمانی چەتری خەلافەت بوو کە ئەوە بەڕاستی مسلمانانی یەتیم کرد، مسلمانانی بێداک و باب کرد. خاڵی دووەم منهەجی خوێندن. طبعاً ئەوەی ئێستا لە پاش نەمانی خەلافەت حەزەکەم ئەوەندە ئیزافەش بکەم کە ئەوەی کە حکمی وڵاتانی ئیسلامی دەکا ئێستا یان علمانین کە ئیمانیان بە شەرع و دین نییە، یاخود عەمیلن، یعنی لەو دووە تێناپەڕن. ئەوە لە دەوڵەتی مسلمانان هەموو وڵاتانی ئیسلامی بەبێ ئیستیسنا یان علمانیەک حکمیان دەکا یان عەمیلێک حکمیان دەکا. جا تۆ چ چاوەڕێ لە علمانیەک یا لە عەمیلێک دەکەی کە ئاستی ڕۆشنبیری تاکی مسلمان بەرزکاتەوە، چونکە بە هەموو پێوەرەکان بەرزبوونەوەی ئاستی ڕۆشنبیری تاکی مسلمان لە ناوچوونی ویە، ئەویش بە هەموو نەوعەکان تەعتیمی ئەو وەزعی دەکات، جا چ علمانی بێ چ عەمیل بێ. چۆن سەرەتا کە پێغەمبەر هات صلی الله علیه دنیایەک بنەمای جوانی لە بۆ کۆمەلگادانە، بەڵام ئەوان قبولیان نەکرد کەچی لە کاتێکە لەو بەرژەوەندی هەموو مرۆڤایەتی ڕێک ئاوە حتمما هەروایە، ئێستاش قبولیان نییە، هەتا قیامەتیش قبولیان نییە. خاڵی دووەم لە هۆکاری پاشەکشەی ئێمە لەلایەن ڕۆشنبیریمان بەڕاستی منهەجی خوێندنە. منهەجی خوێندن کەتە دەستی غەیری مسلمانان. ئیتر کە منهەجی خوێندن کەتە دەستی غەیری مسلمانان چۆنیان بوێ و بە چ هەوا و هەوەسێک بیان بێ و بەرەو چ ئاقارێک بیانێ و بەرەوەیان برد. ئاستی زانکۆیان دەستیان نەوێ نەیهێلن لەبەر ئەوەی تا مسلمانان بپکەنەوە. حتمما لە هەموو دنیا وایە، وەک ئەوەی ئەو ڕۆژخەڵات ناسە باز دەکا ئەگەر بتەوێ هەر دەوڵە هەر میلەتێک لە ناو بەی و بیر و خێنی دەبێت لەسەر سێ سکتەر ئیش بکە. یەک لەو سکتەرانە سکتەری پەروەردەیە، ینی بەداخەوە کە ئێستا ئیشێکی زۆر مڕەکەس لەسەر وێرانکردنی سکتەری پەروەردە دەکرێت لە هەموو وڵاتانی ئیسلامی بەبێ ئیستیسنا و لە وڵاتی مەش بەداخەوە بە تایبەتتر. خاڵێکی تر منهەجی حوجرە و خوێندنی ئیسلامی بەڕاستی زۆر لە پاشە. بەڕاستی ئەو منهەجەی کە دانرایە لە بۆ حوجرەکان و ئەوەندەی کە بەقایای ئیسلامەتی لە ناو خەڵک کە منهەجی مەدرسە دینیەکانە یاخود منهەجی حوجرەکانە یان منهەجی مەداریسی ئیسلامیە بەڕاستی هەمووی زۆر لە پاشە. ینی بەسیترین ئاسەواری خراپی ئەو منهەجەی ئێستا کە زۆربەی مامۆستایانی ئاینی بەڕێزمان شەهادەی دکتۆرایان هینایتەوە، ئەنی شەهادەی دکتۆرای هینایتەوە لە وڵاتانی دەرەوە یاخود لە ناوەخۆ لە بۆ لەقەب علمیەکەی پێویستی بە ئیمتحانێکی بەسیتی ئینگلیزی هەیە کە لەوانەیە منداڵێکی مەکتەبی ئەعتیادی صفی شەشی ئیبتیداییەکی متەوەسیت زۆر بە ئیسراحەت لەو ئیمتحانی ناجح دەبێت. سەتایەکی مامۆستایانمان کە دکتۆرایان هەیە لەو ئیمتحانی ناجح نابن. کێشەشی زۆر زەجەشی گەورەی دروست کرد لە ناو مامۆستایان لۆ چونکە خوێندنی حوجرە لەو مستەوای نەبوو. مع العلم پێشتر خوێندنی حوجرە فەلەکیاتی تێدا دەخوێندرا، برا علمی فەلەک تێدا دەخوێندرا. ئەوەش دەست نەبوو وای کرد کە وای لێبێ مامۆستا؟ حتمما ئەم چ لۆ باز دەکەم نەمانی ئەو چەترە وەی کرد ئەو ئاساوارەی لێ بە پاش بکەویتن. خاڵێکی تر خطابی مامۆستایانی ئاینی، یعنی کە شتێکی زۆر مهمە کە منبەر بەڕاستی زۆر گرنگە کە مامۆستای ئاینی لەسەر منبەر ئەو خطابەی تەقدیمی ئەو خەڵکەی دەکا کە عوامی خەڵکە زۆر شتێکی مهمە. بەڵام بەداخەوە خطابی مامۆستایانی مە زیاتر خطابەکە وەک بڵێ لە ئیطاری
مثالیات دەسوڕێتەوە یان تەقلیدی زیاتر هەر مثالیاتە یعنی عومەر وای کرد ئەبوو بەکر وای کرد فرانکە سەحابە ئەوەندە ڕۆژەنانی نەخوارد فرانکە سەحابە ئەوەندە بە پێیان ڕۆیشت کاکە ئەتو ئەو مثالیاتانە ڕاستە هەیە بەڵانەچینێ ئەتو وەرە واقعم لۆ باس بکە يعني واقع علاقەی بینی عەبد و خوا زۆر بە جوانی باز دەکەن مامۆستایان بەڵانەچینێ علاقەی بینی عەبد لەگەڵ غەیری عەبدێکی وەکی خۆی زۆر بەکەمی باز دەکەن لە تەدەیون زۆر جوان ڕێک باز دەکەن بەڵام دین زۆر بە زەحمەت باز دەکەن چونکە ئەمە دووشتی جیاوازن دین و تەدەیون شعائرە نوێژە ڕۆژیە تاعەت و عیبادەتە بینی خۆت و خوا بەڵام ئەوە تەدەیون بەڵام دین ئیقامەی حوکمە کە ئەوەی کە بیاوێ باسکە ئەوە لای دەدەن لەگەڵ هیچ کات دیندارەکەش دەبێت کەسێکی وا بێکە دینداری ڕنگ بداتەوە لە ڕۆشنبیری کەسەکەی حتمما ئاخر دینداری چۆن ڕنگ دەداتەوە ئەگە وەری نەگری خۆی هەموو شتێک وەرگرتنە ئەمە کە قسە لێکوانە دەکەین ئەو بە ڕێزەی تەمەشامان دەکات لەمە وەردەگری دوایەت نەقل دەکات ئیتر ئێمەش دەبی لە سەر و خۆما وەگری سەری خۆی ئێمەش زانایانی ئاینین پێشەوای مەشێن زانانی ئاین کە زانایانی ئاینی خیتابەکەیان محوەری خیتابەکەیان تەنها لە میسالیات بوو ئێکا کە ئەمن هیچ ئیسیفادە لێ ڕاستە متەئەسیر دەبن بە میسالیات بەڵانێکی ئیسیفادەی لێ ناکەم لە ژیانی عەمەلی خۆم هۆکارشترمە باسەکەی هۆکار زۆر مایە لە مەسەلەن لەسەر ئاستی حتا لەسەر ئاستی ئیسلامی سیاسیش با بڵێ یعنی لە زۆربەی ئەوانەی کە کار بەدەستن لە ناو ئەو کێشەی لە ناو ئەحزابی ئیسلامیش بڵێن یاخود شخصیەتی بارزن لە ناو خەڵکی ئیسلامیش ئەوانیش نفسی کێشەیان هەیە یعنی وەنیە شارەزاییەکی زۆر باشی هەبێتن لە بواری ڕۆشنبیری سیاسی یان بە خۆی نیتی یان ئەو حاشیەی کە لە دەورێتی لێ ناگەڕێ ئەو سیاسەتی ئەو هەیتی ئەوەی بکاتن لێ کە دێتە خوارێ لۆ قەواعیدش عینی بە عینە ڕیتم دەڕوات و سەقافەتەکە هەر لە جێ خۆی دەمێنێتەوە سەر ناکەوی شەپۆلێک لە ناو مسلمانانیش هەیە کە بەڕاستی ئەویان هەر لە هەموو شتەکان خەتەرترە بە ناوی قورئان و سنت وا مسلمان وا لێ دەکا کە مسلمان دەبێت لە دنیا داببڕێ مسلمان دەبێت بە ناوی قورئان و سنت دەبێت تەنها لەگەڵ کەلیمات و لەگەڵ وشەکان بژی لەگەڵ وشەکان تطبیقی حرفی وشەکان بکە دوور لە مەقاصدی شەریعەت دوور لە ڕوحی دین دوور لەو هەموو حەدیسەی پێغەمبەری خوا کە هانمان دەدا لە بۆ پێشکەوتن و ئیسلامیان هەموو کۆ کردوتەوە لە یەک ستایل کە ئەو ستایلە دەبی ئەو ستایلەتە بێگە ئەو ستایلت نەبوو ئەسڵەن ڕێک بێت تەویل یەک نەس بەبێ تەویل بەبێ مەقاصد بەبێ یعنی هیچ وەی کردێ ئینسانی مسلمان نەبتوانین لە کەس تێکەر بی نەبتوانی قسە لە کەس بکە نەبتوانی نەفعی هەبی نەبتوانی نەفع وەرگری وەی کردیە کابرای مسلمان ببتە عالمێک لە ناو عالەمی دیار بن ئەو مسلمانە و زیاتر نا طبعا ئەوەش گەورەترین زەرەری بە مسلمانان گەیان طبعا ئەو تەیارەش زیاتر لە سعودیا و لە وڵاتانە لەومان هاتوو بۆ دوایش بە دیارکەت کە تەیارەشی ئەمریکی بوو تەنها مەبەست جامدکردنی فکر و مێشک و سەقافەتی ئیسلامی بوو لە بەرژەوەندی دەسەڵات طبعا خاڵێککە زالبوونی گوتاری عاتفی بەسەر مسلمانان یعنی ئەوە زۆر کێشەشی گەورەیە مسلمانان تەمەشاکە ئێستاکە لەو بەڕێزانێک کە وتار دەدەن لەو شاری ئەو بەڕێزەی کە باز لە مەسائلی فکری و باز لە مەسائلی عەقلانیەت و باز لە مەسائلی تەقەدوم و تەتەوری مسلمانان دەکە خەڵک تاقەتی نەجێ بداتێ بەڵانەچینێ کابرایەک باسی دوو خەونە لۆ دەجێڕتەوە دوو حادسە لۆ دەجێڕ شتێکی عاتفی لۆ دەجێڕتەوە هەموو عالەم جێی داتەوە مامۆستا حەقایەتمان لۆ دەجێڕتەوە کەواتە ئەوە زۆر کارەساتێکی گەورەیە شخصی ڕۆشنبیری تاک نیشان حتمما لاوازی ئیعلام يعني ئەوە زۆر کارەساتی قەوماند ئیعلامی ئیسلامی کاتێک کە ئەبۆ جۆرە لاوازە خۆی تەڕەح کرد زۆر کارەساتێکی گەورەی دروست کرد کە وەی کرد ئێستاکە خەڵک هەتا هێوارێت ئەو کەناڵە بەڕێزەی جەنابتان غەیری خەڵکی ملتەزیم تەماشای ناکە ئەخە ئەمن چ لە دینی جەناب زیاد کەم کاک جەوهەر لە من بەدینتری لە من زیاتر نوێژ دەکەی لە من زیاتر دەچێت جەماعەت لە من بە تەقواتری لە من زیاتر لە خوا دەترسی ئەخە من هیچم لەگەڵ تو پێ ناکرێ بەڕێز ئیشیمە وەک مسلمان دەبی بتەقینەوە ئیعلام دەبی ئەمە ئیعلام لەگە غەیری مسلمانان بکەین لەگە خەڵکی عارەخۆر خەڵکی بێدین خەڵکی دز خەڵکی جەردە خەڵکی سەرکۆت خەڵکی زیناکەر ئیشیمە دەبی لەسەر ئەوانە پەیامەکەی پێمانە لەگەڵ ئەوانەیە دەبی ئیشیمە لەگەڵ ئەوانە یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هات لۆ ئەصحاب نەهات بەڕێز یعنی هات لۆ خەڵکی بێدین هات خەڵکی بێدین بینتە ناو ئیسلامی خەڵکە کە لەخوا عاسێ بۆ بیهینتەوە باوەش
کەواتە ئەوە زۆر کارەساتێکی گەورەی بەسەر ئێمە هێنا. طبعا خەتەرترین شتیش لەو هەموو ئاسەوارە خراپەی ئەوەیە ئەمە سیقەمان بە دین و بە باوەڕی خۆمان نییە، ترسنۆچین، ناوێرین لەگە خەڵک تێک هەڵبین. یعنی زۆر خەڵکی مسلمان هەیە دەبینی کابرا جیرانێکی خراپی هەیە، کابرا پێ دێتە مامۆستایەکی ئاینی وڵای جیرانێک عەرەخۆر بێ، خۆی تێ نەگەینی کاکە، خۆی تێ نەگەینی با ئەتو شتێک نەدا کاکە ئەگە ئەمە سیقەم بە دینی خۆم هەبی و عەقیدەکەی خۆم ڕاسخ بی و ناو دڵم سابت بی چۆن لە خۆم دەترسێم عەرەخۆرێک ئەم وەچی خۆی لێ بکە، نە ئەم دەبی عەرەخۆرەکە وەچی خۆم لێ. ئەسڵەکەی ئەوە کەواتە ئەو ترسەش حتا لە ناو وەی کردیا خەڵکی مسلمان هەر ئەو سەتا دواز دەبی دنیاش خراپی یەقلیت کەمان زیاد ناکات، چونکە ئەمە هەر ئەوەندەین لە بینی خۆمان تەعامل دەکەین، کۆڕەشی دەگرم بەس چار خوشی محەجەبە دێت و چار برای مسلمانی ڕیژدار دێ، ئیشێک دەکەم دەبی ئیلا تەعامل و هەرسکەوتم لەگە مسلمانان بی کابرا قیچێک بێت دین بی نوێژێ نەکا خۆی تێ ناگەینم، کەواتە هیچمان نەکرد و ڕۆشنبیریەکەش بە هەر ئەوەندە. کەواتەوە لە ئیسلام وارد نییە نابێ ئەوا بین تەعامل مسلمان. نەخێر ئەسڵەن ئیسلام هاتیە لەگەر هەموو خەڵک تێکەڵبی. ئیسلام ئینەما بوعثت لأتمم مكارم الأخلاق پیغمبر وما أرسلناك إلا رحمة لو شيكا للمسلمين للمؤمنين نخير للعالمين كاكا حتى أمت تيكلنا بين لك خلق حتى أمت ساوكرا والنبي أتوانين براسي أو ثقافة خومان آسي ثقافة خومان برز كينو حر أوج ويكردي أوج دستي كفرة طبعا ويكردي آسي ثقافة من أو ده كان بي نبرين اختلاط بكين لك خلق شيكا ما مستعيش آيني ما جرأت ناكاتن بتشتا ناوبارة قسام بك يقل برزباني خلق مامۆستا ئەخەت ئەتو بزانە ئەوە ئاستی دا کەمی ئاستی ڕۆشنبیری خەڵکە کە وە دەزانی مامۆستا نابی لە جێش خراپ ببیندرێ، یعنی حەقیشیان مامۆستایان، ینی لەوانەیە ئەمن لا دەمە باڕێکی خەڵک برێ وەڵا حاج فازڵم عەرەقی دەخوارد کاکە لۆ لایەنی ئیجابێکە فکرن حاج فازڵ چۆ لێ داوە دەکە، يعني ئەو ئیشکالەکەمانە بەڕاستی هێشتا نەتاکی مسلمان و نە قیادەی ئیسلامیش گەیشتنە ئەو ئاستێک کە ڕۆشنبیرەکان ئەوەندە فراوانکەن کە بتوانین تەعامل لەگە غەیری خۆمان بکەین. بەڵێ باسی ڕۆشنبیری تاکمان کرد، دەمەوێت باس لە ئاستی ڕۆشنبیری کۆمەڵگەکەم بە شێوەشی گشتی لە ئاستێکدایە. حتمما ئاستی کۆمەڵگا عیبارەتە لە ئاستی تاکەکان، هەر تاکە کۆمەڵگا پێک دێنێ. طبعا جەمعی تاکەکان جەمعی سەقافەتی تاکەکان بریتە لە سەقافەتی کۆمەڵگا. بەڵام کۆمەڵگا هەندێک ئاسەوار هەیە کە پێوە دیار دەبی کاتێک ئەو ئاسەوارانێ پێوە دیار بوو بزانە حاڵی زۆر شڕە لەلایەن ڕۆشنبیریەوە، وەکو زاربوونی عاتفە بەسەر عەقڵ. خەڵک کاتێک کە بە عاتفە زیاتر فکری کردەوە نەک عەقڵ بزانە ئەو کۆمەڵگایە وێرانە. وەکوەوەی کە باس کرد دەنگ داتە کەسێک کە شایانی ئەوێ نییە، دەنگ دەداتە بەند بێژێک بەڵانەچینی لە عینی وەخت خەریج قانونێک خەریج علومێک دکتۆرایەک پرۆفیسۆرێک لەگەڵەوەی خۆربژار دەنگ ناداتێ، کەواتە عاتیفەیە عەقڵ نییە. ئەو دوو خەون دەبتە دیارترین سیمای خەڵک، یعنی عالم هەموو بە خەون ئیش دەکا. یعنی ئێستاکە ئەمە زۆر جار لەکن مامۆستای برام دادنیشم ئەگە دە تەلەفۆنی لۆ بێ هەفتی خەونی دیتێ مامۆستا خەونەکەم دیتێ مامۆستا خەونێکی هەم دیتێ مامۆستا بابە ژیان لەگە خەون نابێت. لە کاتێک ئەمە دەبێت خەونمان هەبی بۆ پێشکەوتن نەک خەونی ئەوەی کە لە خەوێ دەیبین. کەواتە ئەمە لە خەیاڵ دەژین بەداخەوە، یعنی ئەمە خەڵکێک دەناسم کە لە مستەوای دکتۆرا بەرەو سەرە، یعنی خەڵکێکی زۆر مسەقف، خەڵکە کە لەوانەیە طەبیب بی لەوانەیە دکتۆرا هەبی لە شەریعەت، بەڵام هەستان و دانیشتنی بە خەونە، یعنی خەڵکێک بە خەون تەحەکومی پێ دەکە، حتا یعنی وەی لێ هاتیە خەون وەک وەحی لێ هاتیە لەکن بەعزێ خەڵک، يعني كابرا خونه شدي والله ام خون ببيغمبري ودي صلى الله عليه وسلم اوها قوت يكسر تسميل دبي كاكا ونيه خون هيز قاعده شرعيه لس اساسنا لس بنا ناكري خون لغير خوني بيغمبران مردوده اصلا خلق دري والله يعني خلق هي ديناس سبحان الله هيز التزامه بشرعنيا والله ام خون ببيغمبري ودي صحابه تابعين باش وفاتي بيغمبري خاصه لفي صالح كاتي يك دهات ديفكوت خونم ببيغمبري وديت ديان قد وردانشه وصفي او كابرا يمان لو كديتي تشومبو اگر وصفك الرق مطابقي وصفي بيغمبري خوايب صلى الله عليه وسلم وزائدا خونك لاستي بيغمبري خوايبو مخالفين اوزا لي وردك بلانشي يسخو كاكا خو يعني زور سيره خون تحكم ذاك استمشاك او بيتا افتكو اهل علم بيو مبتلابنا غيري عوام او خالشك بلاو بنو السحر وكهنه ونشتو زاتو
طبعا مسائلی جن و ئەوە جنی هەیە و ئەوە شەیتان دەستی لێوەشاندیە و ئەوە چاوزاری لەسەر و خەڵکێک بوویتە ئەهلی اختصاص لەو بابەتەی و تەچەی دانایە و مرکزی دانایە و مستەشفای دانایە و عیلاجی جن دەکا و عیلاجی سەڕع دەکا و عیلاجی یعنی سبحان الله ئەو هەموو دەجەلا خەڵک وەک یعنی کوو گڵۆپێکی ئاوا پێدەوی پەپولە لۆی دەچی ئاوا خەڵک ئێستاکە لۆ ئەو دەجالانە دەچن یعنی خەڵکێک بە ناوی دین دێتن باسی جن و شەیتان و جن دەرکردن و هەر ئەتوو دەچی قورحەکی مەعیدەت هەیە یعنی دەرێ مامۆستا وەڵڵاهی مەعیدەم دێشی ڕاوە با تەماشای بکەم کە شتێک لەسەر دەخینی ئەو کورات و جنت هەیە هەر یەک جاری حاڵەتی نەفسی هەیە یعنی چێ هەیە لەمە ئەو ڕۆکە سترێسی لەسەر نەبی چێ هەیە لەمە ئەو ڕۆ حاڵەتی نەفسی مستەقر بی پارەیە نییە ئیشە نییە مرتاحیە نییە ئەمانە نییە خۆشیە نییە هەموو شتەکان سترێس و زەحمەتیە باشە ئەگە حاڵەتێکی نەفسی جیهازی عەسەبیش وەک جیهازی هەزمیە وەک جیهازی عەزەلیە وەک جیهازی عەسەبیە جیهازە تێک دەچی کاکە نەخۆش دەکەوی یعنی سبحان الله بەتایبەت لە ڕۆژگاریشی لە ڕۆژگاری ئەوەشی ئەوڕۆ خەڵکیمە هەموو وەکی یەک نییە هەمووی هیناتیان وسە بابی قالبی جن و ئەوجا چەندین خراپەکاری تێدا دەکرێت چەندین هەر مجتەمەعەک ئەوە لە ناو بڵاوبووە بزانە ئاستی ڕۆشنبیری وێرانە جەنابی مامۆستا ئێمە وەکو موسڵمان هەر تاچێک لە ئێمە ئەوەی کە باست کرد لە کۆمەلگا و لە هۆکارە دەرێشانی کەوا هەن دەبێتە هۆی ئاست نزمی لە ڕووی ڕۆشنبیریەوە ئەمن چۆن لێ نەگەڕێم ئەو هۆکارانە کاریگەری لێ بکە خۆم ڕۆشنبیر بکەم بۆی جا بژیم لەگەڵ خەڵکانێتر ئەو ڕۆشنبیری کە لە قورئان و سونەت هەوارد بووە طبعا ئەوە هەر دەگەڕێم و دەڕێم ئەگەر کاتی بەرنامەکەمان مابی لە کۆتاییداین کاتمان کەمە طبعا چەند خاڵێک هەیە ئێمە دەبی پێوە پابند بین هەتاوەکو بتوانین بگەڕێینەوە سەر ئەو بابەتەی کە جەنابتان ئیشارەت لۆ کرد یەکەم شت ئەو خەڵکە دەبی واز لە خەیاڵات بین و بێتە واقع بژی واز لە خەیاڵات بین و بێتە واقع بژی واز لە خەون بینی واز لە جن و شەیتان و ئەوە بین سبحان الله خەڵکی موسڵمان زیاتر مبتەلە یعنی بێدینەشی نابن معرە خۆرش نابن برێ جنم هەیە یان کەسەکە بۆ خۆی بژی بۆ خەڵک نەژی دەبی ئەتوو جارێ بێەوە واقع کە هاتیەوە واقع ئەوجا ئەتوو مەسادیرت هەیە ئەتوو قورئانت هەیە ئەتوو سونەتت هەیە دەبی بگەڕێەوە سەر ئەو دوو چاوگە ئەسڵیە کە گەڕایەوە سەر ئەو دوو چاوگە و ئەوەی تێدا وەرد گرت و ئیسفادە لێ کرد ئەو وەختی ئەتوو دەتوانی ئاستی سەقافی خۆت بەرز بکەیەوە سێ خوێندنەوە خەڵکی ما یعنی زۆر دوورە لە خوێندنەوە زۆر دوورە لە کتاب خوێندنەوە لە بەحث خوێندنەوە یعنی تەماشاکە یعنی وەی لێ هاتیە بێبازارترین کەس ئەوانن کە کتاب دەفرۆشن وێران بۆ خەڵک هیچ ناخینتەوە خەڵک بەس ئیکتیفا دەکات بە مشاهدەکردن ئەو جارە بە دوواداچوون و ئاگاداربوون لە ڕاگەیاندن یعنی خەڵکیمە زۆر بێ ئاگایە یعنی ئەوە باوەڕ بکە یعنی ئەوانی کە سەرن ئەوانی کە مەتبوعن خەڵک لە دویانە جاروێ ئاگایان لە هیچ ئەحداسەکانی دنیا نییە کەواتە دەبی ئینسان ئەگە بێ ڕۆشنبیری دەبی ئاگای لە ڕووداوەکان بیتن سوود وەگرتن لە ڕۆشنبیری گەڵانیتر یعنی خەڵکیمە وەچی پێم گوتی ئەوەندە ترسایە ناوێری اختیلات لەگە خەڵکی کەش بکاتن لێ ناوێری سەقافەتی وانش ئیسیفادە لێ ناکاتن بەشداریکردن لەو کۆڕکۆبوونەوە سیمینارانەی کە ئاستی ڕۆشنبیری تاکان بەرز دەکاتەوە تەمان ئەوە زۆر شتەشی مهمە خاستە مەثەلەن پیاوێکی وەک تارق سوێدان و چەند خەڵکەچکە کە لە تەنمیە بەشەری ئیش دەکەن زۆر مهمە لە ئەوەی ئاستی بەشداریکردن لە دەورەوان تەماشاکردنی دەورەکانیان زۆر ئاست سەقافیمان بەرز دەکاتەوە مامۆستاجان دەی بمبوری لەبەرەوەی ماوەی بەرنامەکە کۆتایی هەدەمەوە گەشتێک بە پێویستی بزانین لە کۆتایی باسکە سپاس دەکەین لە کۆتاییدا سپاسی جەنابتان دەکەم سپاسی خۆشەویستانم دەکەم کە بینەرمان بوون و عزیێتیان کێشە ئەوەندە لە دیارمان بوون بەڵام بابەتەکە زۆر زیاتر ڕادەکێشی من ئەوەندە دەڵێم زۆرم پێخۆشە ئینسانی موسڵمان وەک ئەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی دەکا ئینسانی موسڵمان حەذیرون فەتینون ئینسانی موسڵمان زیرەکە و چاوکراوەیە فێڵی لێ ناکرێت ئێمە چار شتمان هەیە دەبی ئەو چار شتە لێک قەیمکەین هەتاوەکو بتوانین وەک ئینسانێکی موسڵمانی ڕۆشنبیر بژین یەکەمیان دین و دنیا دووەمیشیان ڕوح و جەسەد ئێمە دەبێ ئەو چارە لێک گرێدەین نە ڕوح جیاکەینەوە لە جەسەدمان تەنها ڕوحانیان بژین وەنە جەسەدیشمان جیاکەینەوە بەبێ دین بژین وەنە دنیا جوداکەینەوە بەس لۆ دنیا بژین وەنە دینی جوداکەینەوە بەس لە بۆ دینداری بژین نەخێر ئێمە دەبێت دین و دنیا پێکەوە بگرین و ڕوح و جەسەدیش پێکەوە بین هەر چواریشان پێکەوە لە خزمەت ئیسلام سەرف بکەین ئەو کاتی هەم لە دنیا بەختەوەر دەبی هەم قیامەتی بەدەستدانی بێگومان بەڵێ زۆر بەڕێز بانگەواز خواست دکتۆر فازڵ عەبدولوهاب
ئەزیەتمان دای خی گەورە پاداش بە خێرداتەوە. زۆر سپاس جەنابتان دەکەم و زۆر بە خێرات. زۆر مەمنون، دەست ساعت خۆشمان. بەڵێ بیدەرانی بەڕێز و خۆشەویست تارێ لەگەڵتان بووین بۆ پێشکەشکردنی ئەڵقەمزارەی بەرنامەی بەفەر. زۆر سپاسی جەنەی مامۆستا دەکەین. سپاس بۆ ئێوە عەزیز و خۆشەویست کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمانەوە دانیشتن. تاکو دیدار بەخوای گەورەتان سپێرم. سلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.